زیاتر لە 9 مانگ تێدەپەڕێت بەسەر هەڵبژاردننی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان و تەنها 12 ڕۆژ ماوەی یاسایی ماوە لە بەردەم کاندیدی ڕاستپێردرا بۆ کابینەی نوێیەم بۆ ئەوەی ناوی بربژێری وەزارەتەکان پێشکەشی پەرلەمان بکات و سوێندی یاسایی بخۆن. بەڵام بەهۆی ڕێگنەکەوتنی پارتی و یەکێتی تا ئێستا هیچ وادەیەک دیار نییە بۆ پێکهێنانی کابینەی تازەی حکوومەتی هەرێمی کوردستان. بەداخەوە تا دێ سیراع و ململانەیەکان سڕتر دەبنەوە و قوڵتر دەبنەوە لە خلالی ئەو چەند مانگەی ڕابردوو نەتوانرا نەوەک حکوومەت تشکیل بکرێت بەڵکو نەتوانرا لەسەر هەندێک بڕگە و بابەت کۆچیش بن بۆیە هیچ زمانێک نییە لەو چەند ڕۆژێکەوە دێشەوەتەوە تەمەنی پەرلەمان لەو عوتڵە هاوینیەی هیچ زمانێک نییە کە بەڕاستی ئەو کارەیە ڕاهی بکرێ و هەما کارەکە جێبەجێ بکرێت. زۆر ئاشکرایە یعنی داکۆچیکردنەکە و پێک نەهاتنەکە بەڕاستی لە بەرژەوەندی خەڵک و کوردستان نییە، لە بەرژەوەندی پێگە حیزبیە قوولەکەیە کە لە مابین دوو حیزبی براوی کوردستان کە پارتی وێکێتین تا ئێستا ئەو سیراعە بەردەوامە و یەکلا نەبووتەوە. هەرچەندە پارتی و یەکێتی بەردەوامن لەسەر کۆبوونەوەکانیان بۆ ئەوەی پێش تەوابوونی وادەی یاسایی لە بەردەم مەسرور بارزانی بگەنە ڕێکەوتن و حکوومەت پێک بهێنن، بەڵام لەگەڵ ئەوەشدا پارتی ڕای دەگەێنێت ئەگەر یەکێتی لەگەڵیان ڕێک نەکەوێت هیچی تر لەسەری ناوەستن و حکوومەت پێک دەهێنن. بابەتێکی یاسایی ینی پەیوەندی بە پارتی بە یەکێتی بە کەسەوە نیە بێ لە ماوەی 30 ڕۆژە ئەم کابینەیە پێک بێت 30 ڕۆژەکەش لە 12 تەواوە بێت بۆیە لە 12 دەبێ متمانە بەم کابینەیە بدرێت ینی مەجالی تیانەماوە هیچ ئەوە یەک نییە بڵێ وڵا هۆکارێک نییە بڵێ وڵا بۆسی لەسەر لایەنێکیان لایەنێک خۆی یەکلایی کاتەوە کاتێکی دوور و درێژ تێپەڕیەوە وەختێکی زۆر دراوە بە لایەنەکان هیچ وەختیەوە نەماوە کە ئیتر بۆسیت و بە هەر هۆکارێک تەگەرە بخرێتە بەردەم ئیشەکانی پێگەێنانی کابینەکە. بەپێی پەیڕەوی ناوەخۆی پەرلەمانی کوردستان دوای دەرچوونی مەرسومی سەرۆکاتی هەرێمی کوردستان بۆ کاندیدی ڕاستپێردرا بۆ پێکهێنانی حکوومەت دەبێت لە ماوەی 30 ڕۆژ کابینەکەی پێک بهێنێت. ئەگەر نەیتوانی ئەوە دووەمین گەورەترین کوتلەی پەرلەمانی کوردستان بۆ پێکهێنانی حکوومەت ڕادەسپێردرێت. بۆیە لە ئێستادا کات لە بەرژەوەندی مەسرور بارزانی نییە و دەبێت لەو ماوەی کە ماویەتی حکوومەتەکەی پێک بهێنێت. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێم هەولێر.